سپیدا باش کردستانیان هجا خوشتوی سپیدا باش بینرین هجای کانال کردستان 24 دست بک هفتیه جارکادی پروگرام بیانی 24 هات خدمت هواین هجا خوشتوی دست بک هفتیه هویا روزکو هفتیه کات تایبت به هوات خوازم هوی دارم افروی هوا تجیبیت لبرکت تجیبیت لخون و هیویو بختک باش به هوات خوازم شاکر سپیدا باش بیانی باش دی زور سپاس ئەمڕۆ باش بوویت زۆر باشم لەخوا بەزیاد بێ هاتوومە خزمەتی بینەرەکانم چەند باش ناوم دەست خۆش لە هەر جێگەیەکن سڵاوی ئێمەتان لێ بێ ئەمڕۆتان ڕۆژێکی خۆش و جیاواز بێ ئەمڕۆتان پڕ تاقە و ئینێرجی بێ وەکو هەمیشە گفتوگۆ لەسەر کۆمەڵێ بابەتەکەین تەوەری یەکەمیشمان تایبەت دەبێت بە زانستی فەلەکناسی ئایا جیاوازی هەیە لە نێوان زانستی فەلەکناسی و زانستی ئەستێرەناسی ئەو ڕووداوە فەلەکیانە چین کە بۆ ساڵی 2025 پێشبینی کراون هەموو ئەمانە لەگەڵ ئەژی چەتۆ سەرۆکی کۆمەڵی فەلەکناسی باز دەکەین تەوەری دووەمیش بە خاتوودێرین پێتان بڵێ کە باز لە چیەکەی سەبارەت بە تەوەرە دوێ هیچ کەسێک لمە نییە بۆ ڕۆژێکی کاتێکی وەختێکی تووشی کێشە یاخود گرفتێکی نەبوویت بتایبەتی کێشێن خێزانی دایکێنمە بابنمە برایەنمە خوشکێنمە هەر کەسێکی نزیکێمە و چواردەورێمە نەهات بیت نەگوت بیت ئەزێ بۆتە چارەسەرکەم فلانە ڕێکێ بگرێدە بەر زۆر جار بجددی چارەسەر دەبیت زۆر جاریش خراپتر دەبیت ئەف کێشە واتە لە تەوەری دوێ ئەم دە بەحسی کاریگەریان دەست پێوەردانن لە ژیانە خێزانیکەین ئەوە و چەندین پرسیارێدی دە لە تەوەری دوێ گفتوگۆکەین دیگەلمەدا ببینن دێرین بە هەواڵی کەشوهەوا دەست پێەکەین بارانبارین و قەراری تر دوانیوەڕۆ کاڕۆ بارانە بارانی ئەم مردین هەندی بێژین بارانە بارانیە جا کاتی بارانێتیانە دەکەرمکە بەپێی بەشی پێشبینەکانی کەشوهەوا لە وەزارەتی گواستنەوە و گەیاندنی هەرێمی کوردستان ئەمڕۆ شەممە لە دوای نیوەڕۆ واتە لە دەوروبەری سەعات 1 و 2 ئەوانە ئاسمانی هەرێم بۆ هەوری تەواو دەگۆڕێت اینجا نمەباران دەست پێ دەکات بەڵام سەرەتا وا پێشبینی دەکرێت لە ناوچەکانی گەرمیان کەرکووک هەڵەبجە سلێمانی بارانەکە دەست پێ بکات دواتر بارانەکە ڕوو لە ناوچەکانی تری کوردستان دەکات خەڵکی ناوچە شاخاویەکانیش پێتان دەڵێن ئاگاتان لە خۆتان بێت چکەلاییەوە بەفرەبارێ لە ئێساوە ئامادەکاری خۆتان بکەن هەرچەندەکە دەڵێن ڕەنگە بەفرەکە ئەوەندە زۆریش نەبێت بەڵامی تر بە شێوەیەکی گشتی کەشوهەوا سار دەبێ بەڕاستی هەر سەبارەت بە بارانەکەەوە پێشبینی دەکرێت یاخود وا چاوەڕوان کراوە زۆرترین ڕێژەی باران لە ناوچەکانی گەرمیان سۆران دوهۆک و سلێمانی بێت ژبەر بارودۆخێن دارایی ئەنجومەنێک گوندێ بۆ سەڵێ دکۆمبوونەکێدا بە ئامادەبوونا ڕیسپی و مختار و مامۆستایان ئاینیە گوندی بڕیاردان بزانین بڕیارە چدا ئێدی نابیت ji Ewropêda her taziyek durust bît qedexeya li wî gundî xwarin bihête durustkirin piştî mizgeftê xwarin li malan û xudanê taziyê bête daynan gelek örfeteyên me hema wextê em gundî wextê em gundî malê her hingîş me tazî hene bes ev balgiraniye bo xudanê taziyê nebî eyvîne bi davet biya ev balgiraniye nebî مثلا مثال دعوت امی بیجیم انسان اگر رابط بخواه و هوجی ایکی که 100 دینارش ایکی وگر ابرو که کمبینا گنده بو ساله رهسپیه گنده بو ساله کمبینا کو بریار دا کو دی ام بشین اوان تازیا خوارن اوان تازیا قطع بگین چکی خلکی ما فقیره خلکی ما پیچه نابت یعنی تدشه بیجه بلکو روژت دو ماهی دا خاصتا نویجا مغرب دا بو وقت شیوه دی چنه مالی ملی کمبن 200 مروف 300 مروف اوی امکانیتا نینن بجا او مدبینین تشتکی ندره دا گنده بو ساله قرار دا کو یکم گند بند اداره سر بخویا زا خدا کو ام بلکو بشین ام به تشتی منع بکین دال خوازم اول جارش گندیت ما یعنی اوی خوارنا ها به تقطع کرنه مدیتی تخیرامه حمی آدانه تخیرا بسلمان آدانه اب زاده نهید چه کرنه بو چی نهید چه کرنه چونکی اب زاده هایت چه کرنه لازمه ام هاری کاری بیم بو مالا تازیه نه ام بچین مالا تازیه بخوین
چونکی ما بری وگاوش گوت وقتی پیغمبر صلوات خود سر من حیات دا بی ساخ بی جعفر پسمامی بی برای امام علی بی راضی بینا خود سر بد وقتی شهید بی پیغمبر صلوات خود سر بن گوت حریمت خواه گوت زادی چکم بو مالا جعفری ببن او بخماخوا مجیلن وجا ام وگاوی بالعکسین سیدا امی رابین امی چین سر گوهید مالا تازی امی خوینو امی پادکا خودینی ما اف مالی های چه تکه اف مالی ها ام وقتی نساخی متخسته دا ام وی مالی ببین الوین نساخی صار بکن ما نخیر سر بو ما مثلا خود نکری اما علی خان میگی مثلا تازی بو چه بو علی خان دێرین لەسەر بابەتی فەلەکناسی بەشێک لە هاوڵاتیانی سلێمانی دوو بۆ چوونیان هەبوو یەکەمیان دەڵێت زۆر بڕوامان پێیەتی بەشێکی تریشان دەڵێن هەر شتێک لە قورئان و سونەت باز نەکرابێ ناڕاستە جا پێکەوە بینەر بین بزانین هاوڵاتیان چی دەبێژن والله بڕۆم پێێتی زۆر زار هەنێش دەڵێن یانەی بینیمێتە دی زۆر جار وەرمنە و فەلەکناسە هەیە لوبنانیەکە لەیلا یانی زۆر لە قسەکانی هاتووە دەدی باشە پێت وایە ئەمە زانستە بەڵێ زانستە خۆی لە سەرەتادا ئەم بۆچوونانە کۆمەڵێ کەسی بیرمەند و کەسی لە هاتوو ئەم بیرۆکانداناوە بۆ چاواشەکردن و هەڵخەڵتاندنی کۆمەلگا هەرکە لە ڕێی بژێوی و پیاداکردنی ژیانیانەوە هەستا و نێ بە بیرۆکەیەک بۆی کۆ خەڵک نێ بخەفڵێنن لەو ژیانە واقعیکەوا تایەتی زۆر جا ئێمە سروشت تووشی ڕووداوێکمانەکە تووشی کارەساتێکمانەکە بەڕاستی یعنی شتەکە ئەبەرسینەوە بە شتێک لە دەرەوە و توانای عقلەتی خۆمانە ئەڵێ نییە بۆ نمونەڵین هینار بورجەکانمانەوە بووە یان بۆ نمونە شتێکە زۆر جاری وا هەیە لە ئەنجامی شکستی خۆمانە پەنا ئەبێنە بەر ئەوی کۆڵێن نیە ئەم شتەکە ڕوودا ئەمە قەدەرە هەر شتێک ئەوی خۆمان بەدەستی بێنین ئەڵێن ئەمە توانا و ئازادی خۆمانە کە هەندێک جارکەوە شکست ئێنین یەکسەر نییە خۆمان لەو ڕاستی لە ئەدەین ئەڵێن ئەمە قەدەرە یاخود چارەنووسە بۆ دیاریکردون شتەکان وانە من پێم وانە ئەمە نەقەدەر بێ مەسلەی ئەم بورجانە بێ بەڵام بتر دایان ناوە چونکە ژیان بریتە لە سەرەتاوە بریتر لە بازرگانی بتر لە بازرگانێکی ڕەها ئیترکێ جێ دەشخەی کردەوە لەو کۆمەلگا بازرگانیە توانێتی نییە بژێوی ژانی خۆی پێ بکە ئەمە جۆرێکە لەو بازرگانی و لە مامەڵەکردنە تۆ بڕۆ بە بورجەکان و فەلەکناسی هەیە نەخێر کۆرە هەموو درۆ دەرەچەیە شتێک لە قورئانە نەبی باوەڕم پێ نییە لە حەدیثان نەبێ باوەڕم پێ نییە عمریشم لە 75 بەرەو ژوورە تا ئێستا سێرە نەکردووە بورجەکان نا بۆچی سێرەکەم کە شتێک گیشم بێن هەب سەری ناکەم بەلێ بینەران هەروەکی مەدەستپێکی ئاماژە پێدا ئەم دێتەوەری خۆی ئەیکێ بەحسی زانستە فەلەکناسیەکەین چەندین پرسیارمە هەنە ئەم باوەڕین ئەڤڕۆ ئەژی چەتۆ سەرۆکی ڕێکخراوە فەلەکناسی دەجوا بە پرسیارین مەدە لە ستۆدیا بەیانی بچار گەلک خێراتی مامۆستا زۆر سپاس بۆی بەڕێز زۆر سپاس بۆ بینەرانی خۆشەویست مامۆستا دام هەندێ دەست پێ بکەین جیاوازی چەلنا بەینا فەلەکناسی و ئەستێرەناسی بەڵێ پێشەکی زۆر سپاس گەلک خێراتی سلااو لێ و لە بینەرانی خۆشەویست بەناوی خوای گەورە مهرەبان طبعاً شتێک هەیە جیاوازێک هەیە لە بینی ئەو دوو دەستەواژەی ئەستێرەناسی و فەلەکناسی فەلەکناسی ئەو زانستەیە کە پشت بە لێکۆڵینەوەی زانستی و ئەکادیمی و بۆشیکردنەوە و وەرگرتنی داتا و زانیاری دەربارەی تەنە ئاسمانیەکان لە زەویەوە دەست پێ بکە هەتا دوورترین تەنی ئاسمانی لە گردون بە ڕیتم و بە ڕێچکەیەکی زانستی سڕف یعنی فیزیا ماتماتیک تێدا بەکاردێ ئامێری نوێ تێدا بەکاردێ ئەوە زانستی فەلەکناسی کە پێ دەڵێن ئەسترۆنۆمی دوو بەشی هەیە بەشێکیان پرۆفێشناڵەکان یان پسپۆرەکان ئەکادیمیەکان بەشێکیش ئارەزوومەندەکان کە ئێمەین ئەوە زانستی فەلەکناسی بەڵام ئەستێرەناسی کە ئەوەی هاوڵاتیانی خۆشەویست تازە ئاماژیان پێدا ئەوە ئاسترۆلۆجی پێ دەڵێن زانست نییە وەکو زانست کە مامەڵێ لەگەڵ بکرێت چونکە نە دەخوێندرێ وەکو زانستی فەلەکناسی نە دەرچوانی هەیە وەکو خەریت وەنە دەستگایەکی با بڵێن زانستی هەیە کە پاڵپشتیشی بکات تەنها بیر و بۆچوونی کۆنە و ئێستش بەکار دێتن وەکو میتۆدە کۆنەکان ینی مامۆستاژی تۆ ئەگەر بە کورتی پێم بڵێ ینی قەنەعاتت بە ئەستێرەناسی نییە قەنەعاتم پێی نییە بە هیچ شێوەیەک چونکە ئەستێرەناسی ئاسترۆلۆجی لەگەر ئاسترۆنۆمی زۆر جیاوازن
تەنها هەندێک خاڵی هاوبەشێک کۆیان دەکاتەوە وەکو نەخشەی ئاسمانی دابەشبوونی کەلووەکان حرەکەی هەسارەکان بەڵێ ئەمە متفقین لەگەڵیان ملیۆن لە سەد ناونانی هەسارەکان ملیۆن لە سەد لەگەڵیانین بەڵام لەوە دابڕێ پێ دوای شتێکی وهمیە بەڵێ بەتاکید بەخۆی مشکلەکە لەوەیە ئوستاز هەر شتێککە لەسەر بنەمای زانست و ئەکادمی نەبوو ناتوانین پێ بڵێن زانست ئێستامە ناتوانین بە تب بە هەندەسە بە نانۆ تەکنۆلۆژی نەڵێن زانست بەڵام ئەسترۆلۆژی یعنی بیر و بۆچوون و معتەقەداتە زیاتر لەوەی کە زانستێکی ئەکادمی بەحەد بیتن باشە مامۆستا نوێترین پێشکەوتنیان دۆزینەوە لە بواری فەلەکیدا هەبیتن ئەوە زۆر جارەوە پرسیارم لێ دەکەن ئەوەندە زۆرە بە هیچ ڕناگەم نازم باسی کامێ تۆ باسی گرنگترینی بەڵێ خۆی گرنگترین شت کە ئێستا کەشف بووە ژمارەی گەلەستێرەکانی گردوونە گەلەستێر وەکو دوورگەیەکە لە بۆشایی گردوون ملیارها ئەستێرە لە خۆ دەگری ئێمە لە نێو جیهانێک دەژین پێدەنە ڕێکاکێشانیەکێکە لەو گەلە ئەستێرانە پێشتر وایان دەزانی فەلەکناسان سنووری 200 ملیار گالاکسیان گەلەستێرە هەیە ئێستا دەرچووە 2 تریلیۆن گالاکسیەکەواتە ئێمە لە گردوونێکدا دەژین هێندە زەخم و گەورەیە تەسەوڕ ناکرێ و ئەمە جگە لەوەی دۆزینەوەکانی تەلەسکۆبی ئاسمانی جەیمس وێب کە پێت دەڵێ هەسارەیەک لە نزیک ئەستێرەیەکدا دەخولێتەوە هێندە گەرمە بەرد و خۆڵ لەسەری دەتوێتەوە یعنی دۆزینەوەکان هێندە زۆرم قەنەعەت بکەن ئێمە بە هیچ شێوێک ناتوانین فریایکەوین و ڕۆژانەش لە پێشکەوتنە بێزگە لەوەی کە مرۆڤ بەتەمای چوونەوە سەرمانجیشە ئەوە یەک لەو هەواڵە گرنگانەیە کە لەم ساڵەوە دەست پێ دەکەن باشە وا ساڵی 2025 و سەرەتاکەیەتی بڕیارە لەم ساڵدا چی ڕووداوێکی گرنگی فەلەکناسی ڕووبات بەڵێ بەپێی طبعاً لێکدانەوە زانستیەکان و ئەمە لێرە ڕۆلی زانست بە دیار دەکەوی کە پێوانەیە یعنی زانستە فعلەن تۆ کە ڕوانگەی ئاسمان دەکەی دەزانی ئەو هەسارە و ئەستێرەیە بە چ ئاقارێک دەڕوا بەرحاڵ ئەم ساڵ 2 مانگ جیران و 2 خۆر جیرانمان هەیە مەسەلەن مانگ جیرانێکی تەواومان هەیە لە 13 لە 14 ئادار ڕوودەدات بەداخەوە هەرێم ناگرتەوە ئەمریکای باکوور و باشوور دەگرێتەوە لە 29 ئادار دیسان خۆرجیرانێکی ئەوزارە نیمچەیی ڕوودەدات واتە بەشێکی خۆر دەگیرێت تەنها جەمسەری باکوور دەگرێتەوە هەرێمی کوردستان ناگرێتەوە لە 7 ئەیلول مانگ جیرانێکی تەواو ڕوودەدات مانگ دێتە نێو سێبەری زەوی ئەو کاتە هەرێمی کوردستان دەگرێتەوە واتە 7 ئەیلول لە 27 ئێوارە نیمچەیی دەست پێ دەکات لە 9 دقە بە تەواوی مانگ دەگیرێت ئیشەو تەبان لە 9:52 مانگگیرانی تەواو کۆتایی پێدێ و ساوت چۆن ئاوایانی دقیقە ئەخە خۆی ئەوەیە دەقەش دیاری کراوە خۆی ئەوە زانستە یعنی ئێستا پێت دەڵێ مەسەلەن دەڵێت سعات 10:56 تەمان چرکەکانم نەنووسێت چرکەشی تێدایە بەکات 10:56 دقە نیمچەییش تەواو دەبێ سێ کاتژمێر و نیو دەخایانی ئەو خۆرج ئەو مانگ جیرانە ئێستا ئەمە خشتەمان لەلایە 10,000 ساڵ پێش ئێستا و 10,000 ساڵ دوای ئێستا پێت دەڵێ کەی مانگ دەگیرێ کەی خۆر دەگیرێ و بە مەزبوطیش بەبێ 1 میلیمتر هەڵا بەڵێ بەنسبەت ڕووداویت کەشمان هەیە ئەگە بە خێرای ئاماژێ پێدەم ئەم ساڵ ڕوودە لە 21 ئەیلول دیسان خۆر دەگیرێتەوە بەڵام جەمسەری باشوور تەنها جەمسەری باشوور دەگرێت و هەرێمی کوردستان ناگرێتەوە زۆر بە خێرایی چەند حەدەسێکی دیکەی زۆر خۆشەیە بزانە لە 12 ئاب لێزمە شیهاب لە ئاسمان ڕوودەدا ئەستێرە ڕژانی بە کۆمەڵ لە 12 ئابی ئەم ساڵ لە 20 ئادار هاوسەنگبوونی بەهاری دەست پێ دەکات شەو ڕۆژ یەکسان دەبی لە 20 ئادار ئەمە پێ دەڵێن نەورۆز طبعا ئەمەش زۆر گرنگە هەموو ساڵێک بە پێوانی ئێمە وەکو میلەتی کورد نەورۆز لە 21 ئادارەوە یەکسانبوونی شەو ڕۆژ بەڵام لە ڕووی زانستیەوە لە 20 مانگ ڕوودەدات جاری وایە 21 جاری وایە 22 بۆ نمونە لە 29 ئادار مانگ لە زەوی نزیک دەکەوێتەوە زۆر بە گەورەی بە دیار دەکەوێت پێ دەڵێن سوپەرمون باشە لە 27 نیسان دیسان ئەو دیارە دووبارە دەبێتەوە لە 21 حوزەیران وەرگەڕانی هاوینەیە لە 21 حوزەیران وەرگەڕان واتە چۆن ئێمە دەچینە نێو وەرزی هاوین یەکەم ڕۆژی وەرزی هاوین لە 21 حوزەیران تەمان سعات و دقە و سانیەشەیە ئەوم نەنووسیوە لەو کاتەدا لە بەنسبەت ئێمە لە نیوەگۆی باکوور هاوینە لە ئوسترالیا زستانە ئەوەش گۆیەتی زەوی ئیسپادەکە کە زەوی گۆیە باش لە 3 تەمموز کاتژمێر 10:54 خولەک بزانە عفو 3 تەمموز کاتژمێر 10:54 خولەک زەوی دەگاتە دوورترین خاڵ لە خۆر کە 152,087,738 کیلۆمەترە لەو بەروارەی
ئێمە زۆر لە خۆر دوور دەکەوینەوە بەڵام هاوینە کەواتە زۆر خەڵک وا دەزانانی کە دەبێتە هاوین ئێمە لە خۆر نزیک دەکەوێنەوە کەچی پێچەوانێ ئێمە لە خۆر دوور دەکەوینەوە دوو سێ حەدەسیت کە مایە بەخێرا ئاماژە بکەن 22 ئەیلول هاوسەک بوونی پاییزە ئەمجارە دەست پێ دەکات 22 ئەیلول لە کنەمە دەبێتە پاییز وە لە ئوسترالیا دەبێتە بەهار لە نیوەگۆی باشوور پێنجی تشرینی دووەم دیسان مانگ لە زەوی نزیک دەکەوێتەوە پێ دەڵێن سوپەرمون ئەو لەوە فۆتۆگرافەرەکان هەلێکی زۆر جوانە مانکە دەردەکەوێت لە دوای شاخ و ئەو حاڵەتێ سوپەرمون لە کۆتاییدا 22 کانونی یەکەم وەرگەڕانی زستانە دەست پێ دەکات لە نیوەگۆی باکوور کورتترین ڕۆژ تۆمار دەکرێت کە ماوەکەی 9 کات ژمێر دەبێت تقریبان ئەویت کە هەمووی شەو و مەغریبان 22 کانونی یەکەم بەڵام لە ئوسترالیا تەماشا دەکەیان لە ئەرجنتین یەکەم ڕۆژی هاوینە لە عینی تاریخ ئەوە گرنگترین ئەحداسەکانی ساڵی باشە مامۆستا ئەژیتە بەحسا خۆرگیرانێ و مانگیرانێ کرد ئەڤە کاریگەری دە لەسەر زەویە هەبیتن وەکو کاریگەری فیزیایی کیمیایی بایۆلۆژی نانە هیچ تەسیرێکی نییە بەڵام دیاردەیەکی زۆر مەزنە تەڵان خۆرگیران و مانگگیران و یعنی دەسەڵاتی مەزنی خوای گەورە نیشاندات کەوا چۆن ئەو تەنە ئاسمانیانە بەبێ هەڵا لەسەر هێڵەکانی خۆیان دەڕۆن و ئەو حەدەسانە ڕوودەدا و فەلەکناسە زۆر زۆر سوودیان لێوە دەبینن بۆ پێوانەکردنی خێرایی زەوی و هەندێک تەقینەوەی خۆر کە تەنها لە کاتی مانگگیراندا بەدیار دەکەوێت خۆرگیراندا بەدیار دەکەوێت باشە مامۆستاژی لە ئێستا کۆمەڵە پرسیاری زۆر گەورەی بێوەڵام هەیە لە فەلەک ناسیە ئەتوانی باسی چەند پرسیارێک ئینشاءڵڵا بە پێی زانیاری لە خزمەتە فەرموو هەندێک لەو پرسیارانە مەسەلەن سنووری گردون چەندە ئەوە وەکو تازە باسمان کرد پێشتر دەیانگۆ 250 ملیار با بڵێن دوورگەی گردونی هەیە ئێستا دەچوو 2 تریلیۆنە باشە ئایا ژیان لە گردون هەیە جگە لە زەوی بەڵێ ئەم بەڕای خۆم بەوکو شەخصێکە لە بوارەدا ئارەزومەندم بەڵێ من باوەڕم بەبوونی ملیارەها نەک ملیۆنەها شارستانی هەیە بەڵام زۆر ئەستەمە پێیان بگەین و ئەوان کۆنتاکت بە زەوی بکەن بۆ نمونە سیستەمی خۆر چەند هەسارەیە هەتاکو ئێستا یەکلا نەبوویتەوە 8 9 10 12 ئەو پرسیارە هەرماوەتەوە ئایا ژیان لەسەر نەنێو سیستەمی خۆر نەک گردون جگە لە زەوی هەیە ئەوە لێکۆڵینەوەی زۆر گەورە لەسەر دەکرێت بۆچی ئێمە زۆر جارە پرسیار دەکرێت بۆچی ئێمە دیوەکەی تری مانگ نابینین هەندێک دەڵێن ئەمە دەستە ناو کۆنسپەرسی تیۆری نەزەرەیە ئامەڕە کەواتە مانگ تەنێکی دروستکراوە مەسەلەن ئەوە قسەیە هاتوتە گۆڕی ناوی بەتاڵە دیوەکەیت کە خۆی پیشانە دەکەێتەوە خۆی دیاردێکی فەلەکیە زیاتر نییە تەمەنی خۆر چەندە مەسە ئایا خۆرچی بەسەردێ لە داهاتوودا ئەوە پرسیارە ماوەتەوە زۆر پرسیاریت کە یوفۆیەکان تەنە دەفرەنە ناسراوەکان قەناعەت بۆ یوفۆیە هەیە من قەناعەتم پێیان نییە بە هیچ شێوەیە وەکو قەناعەت بەڵام باوەڕم ببوونی لە ژیان هەیە لە گردون ژیانی زۆر لەمە پەرەسەندووتر و زۆر لەمە دواکەوتوتریش من باوەڕم پێیتی بەڵام شەرت نییە کۆنتاک لە مابینمان دروست بێت مامۆستاژی هەر دەمان بەحسی فەلەکناسیەت کەین هزرامە بۆ کەلوایە خود برجات چیت و نیزیکە هەسارە و کاریگەریە هەسارە بڕاستی زانستە فەلەکناسیە بەس ئەvەیەک و دەمان بەحسی زانستە فەلەکناسیەت کەین هزرامە بۆ هەندێ بچیت خۆی دەست خۆش لەوە پرسیارە ئەو طبعاً مشکلەکە لەوە کە فەلەکناسی کە وەکو ئەکادیمیە نەخوێنرێ هەڵی تێگەیشتن لێ دەکەوێتە ینی گۆڕێ بۆ نمونە دەستەواژەی فەلەکناسی هەڵەیە لە بەکارهێنانی بۆ ئەستێرە ناسی ئەستێرە ناسی ئەسترۆلۆجیۆکو لە سەرەتا باسمان کرد کە باس لە هەسارەکان دەکات دەڵێ کاریگەریان لەسەر مرۆڤەیە کاریگەری دەرونی و عاتفی و حتى سیاسی و حتى عسکەری حتى ڕەنجی چاو پێست و ببورن لە خوێندن ناجح دەبی یان لە بزنسەکە ناجح دەبی یعنی ئەحداس هەموو بەستراوەتەوە بە هەسارەکان کە بەداخەوە ئەستۆ ئەساسی نییە هەسارەکان تەنی ئاسمانی ڕقن یان تەنێکی گازی بەستووە تەنها خوای گەورە خەڵکی کردووە بۆ باڵانسکردنی سیستەمی خۆر و سیستەمەکانی تریشکە هەیە واتە کاریگەریان لەسەر مرۆڤ نییە بۆ ئەحداسەکان بەڵام فەلەکناسی پێت دەڵێ تیرەی زەوی ئەوەندەیە باسیەوە ئەم حەداسانەمان کرد و ئێستا لە ئاپی مۆبایل هەیە ئەو شتانە ینی ئەو هاتە تەوری کردیا ئیشەکە زۆر ئاسان بووە پێت دەڵێ حرەکەی ئەو هەسارەیە بۆ ئەو کاتیا بۆ نمونە بۆ ناسەباتی دینی هەیە مەسە دەست نیشانکردنی مانگەکانی ڕەمەزانی پیرۆز ئەمە دەتوانین هەتا 100,000 ساڵی کەش تەحدیدیکەین بەبێ هیچ کێشە سعات ئەوەندە سانی ئەوەندە ڕوودەدات کاتە تەکنەلۆژیان ڕۆڵی خۆی جێڕێ بەتاکید زۆریش بەتاکید و پێویست ناکە تەلەسکۆپیش بەکاربینی تەنها پێوانەکردنی حیساباتی فەلەکی زۆر شتت بۆ ڕوون دەکاتەوە کەواتە فەلەکناسی لێرە بۆمان دەردەکەی کە زانستە بەڵام ئەسترۆلۆجی واتە ئەستێرە ناسی یان کەلو ناسی
زانست نییە یعنی تەنها بیر و بۆچون و بیر و ڕای هەر ئەوەندەیە زیاتر. باشە کاگەژی حەزم کرد پرسیارێ بکەم ئێستا بۆ نمونە لە بینەوە سەر چەنە تۆ قەنەعاتی شێپێ نییە لەی کەڵوەکان وانە بۆ نموناڵە بورجی شێر ئەم مانگە یان لەم ساڵات تۆ ڕۆژ ساڵی تۆیە دەستکەوتی باش خێر و بەرەکەت ئەم جۆرە شتانە بۆ نمونە شتێک هەیە لە فەلەک ناسیە ئەو بابەتە بێ یعنی ئێستا با بڵێن گەورەترین ڕووداوی گۆی زەوی حاڵی حازر ئەو ئاگرە گەورەی لۆس ئانجلوسە ینی ئایا فەلەک ناسی هین بۆ ئەمانەکە پێشبینی ئەو ڕووداوە گەوراناکە لە ژیاندا ڕەبتی بەو مەجالەوە نیە نا بە هیچ شێوێک فەلەک ناسی تەنها پێ دەڵێت خوانە خواستەکەی بەردێک بە زەوی دەکەوێت کەی تەقینەوەیەکی زۆر مەزن لە خۆ ڕوودەدات هەموو ئامێرەکان لەسەر زەوی ڕادەگری کەەوەش پێشبینی ناکرێت لە پڕێکەوە ڕوودەدا بەڵام پێت دەڵێ وا هات مەسەلەن پێت دەڵێ حرەکەی هەسارەکان ئەوەندێ پێت دەڵێ من مەرکەبێکی فەزایی هەڵدەدەم لەسەر زەوی 10 ساڵ بەڕێوە دەبی و لە سعات و ڕۆژی فلان لەسەر شوێن هەسارە دەنیشێتەوە ئەوە ئیشی فەلەک ناسیە ئەستێرە ناسی تەنها لە یەک خاڵ وەکو باسم کرد لەگەڵ ئەستێرە ناسی و فەلەک ناسیێک دەگرتەوە نەخشەی ئاسمانیە نەخشەی ئاسمانی لەلایەن کەل و ناسەکان 12 بروج هەیە 12 بروج بەڵام لە حەقەتدا 88 کەلو هەیە 88 کەلو لە ئاسماندا هەیە بۆ نمونە ئێستا ڕەنگە بە هاوڵاتیانی خۆشەویست بڵێم ممکن ئەوەی تەمەنی من و معاسرینی من لە من گەورەتر پێیان بڵێم ئەدی ئەنگۆ حوتەوانەتان نەدیتێ لە ئاسمانی کوردستان حوت خوشک و برا حوتەوانە دووبل ئەکبەری پێدەڵێن ئۆرسە مێجەر باشەدی بۆ کەلوناسان ئەوەی حیساب ناکەن لە زنجیرەی 12 کەلووەکە کەواتە لێرەدا ئەمە 88 کەلومان هەیە نەک 12 پلوتۆ هەسارە نییە ئێستا بەڵام لە مێتۆدی قەدیمی ئەستێرە ناسەکان پلوتۆ کاریگەری لەسەر مرۆڤەیە و نەهامەتی بۆ دێنێ ئەو شتانە بەڵام ئێستا 5 هەسارەیان دۆزیوەتەوە ئەدی بەوان چی دەڵێن کە لە ژێر لێکۆڵینەوە کاندید کراون کەواتە سیستەمی خۆر تا مچنە 11 هەسارش بڕوە ماوەسا بابەتەکە زۆر قۆڵە زۆر ئەڵاگری بەڵام ئەوە دەمێنێتە سەر بیر و باوەڕەکە ئەو کەسانی کە بەداخەوە زۆر کەس پێ متەئەسیرن تەمان ئەستێرە ناسی بازاڕێکی زۆر گەرمی هەیە یعنی مەسەن خەڵکێکی زۆر مرۆڤ هەر حەزی لێ بزانی داهاتی و چی ڕوودەدات تەنها خوای گەورە غەیب دەزانی بەڵام مرۆڤ ئەوە حەزە چۆن فەلەک ناسی حەزە پێت دەڵێن بۆ ئەمریکا ملیارها دلار سرف دەکات لە کاتێکی خەڵک لە سەجادە کەوتووە متەشەرە دینیانێ کاکە مەسەلەکە ئەوە مرۆڤ بەخۆی حەزی لێ بزانین لە پشت ئەو دیوارە چ هەیە حەزە بەدەست خۆی نییە گردردونیش یەک لەو شتانەیە کە زۆر مرۆڤ بۆ خۆی جەزب دەکات پارەی لێ سرف دەکات بەڵکو بتوانی وەڵامی هەندێک لە پرسیارەکان بداتەوە باشە مامساژی هیچ ڕاوبووچوونێن هەڵەیان هەڵە تێگەیشتن هەیە سەبارەت بە فەلەک ناسیەگەت و لێرەوە بۆ خەڵکی ڕاست بکەیت بالضبط زۆر هەنا بۆ نمونە ئەوەی کە باسمان کرد گرنگترین خاڵ کە لێرەدا ئایا هەسارەی مەریخ فعلەن نەهامەتی بۆ ئەو کەسە دێنێ یان هەسارەی مشتری ئەگە بێتە کەلوەکەی ئایا فعلەن پارە و سامانی بۆ دێ ئایا هەسارەی ڤینۆز واتە زۆرە کە بێتە نێو کەلوەکەی ئایا خۆشەویستی بۆ لە دڵی زیاد دەکات ئەو شتانە بە هیچ شێوێک ئەساسیان نییە لە ڕووی زانستیەوە و هەروەها لە هەمان کاتیشدا خوێندنەوەیەکی هەڵە هەیە بۆ هەندێک لە دیاردە فەلەکیەکان کە ڕوو دەدات بۆ نمونە هەندێک شت کە هەندێک لە دەستگاکانی ڕاگەاندن گەورەی دەکەن زۆر زەقی دەکەنەوە بۆ نمونە بەردێک نزیک دەکەوێتەوە لە زەوی دەڵێن خلاص ئیتر کۆتایی زەوی هاتوو ئەم بەردە بە زەوی دەکەوێت خەڵک ناچارە کرد ئێستا سوۆشیال میدیا زۆر بەهێزە پێشان قەناتێکی تەلەڤیزیۆنی هەبوو تابعەت دەکرد ئێستا سوۆشیال میدیا زۆر خەتەرە کە خەڵک متەئەسی دەبی بە هەندێک هەواڵی فەلەکی نەک ئەستێرە ناسی کە کاریگەری لەسەر مرۆڤەیە مرۆڤ پێویست دەکات لەو سەردەمەدا یەکۆڵینەوە بکات دەتوانیت چێک بک بزانانی ئایا ئەم هەواڵە تەسیری هەیە لەسەر مرۆڤیان ناچووکە جاری وا بووە خەڵک تەلەفۆنیان بۆ کردمە دەڵێ من خێزانەکەم یا خوشکەکەم ماڵی هەموو خاڵ و مامەکانی کۆ کردو دەڵێ ئەم شەو کۆتایی دنیاە دەبی هەموو کۆ ببینەوە بەڵام دەرکەوت هیچ لە گۆڕێنیە و دنیاش ئاسایی بۆ چیش ڕووینە باشە مامۆساژی و چۆن ینی ئەو لێکدانەوەی بۆ ڕوودا و فەلەکیەکانەکەن ئەوەی بە چ شێوە ئەسترۆنۆمی قەزە چۆن پێشبینیەکەن یان لێکدانەوەکان بەڵێ خۆی دەڵێ عرب دەڵێ ئیدا عروفە السبب بطل العجب کە تو سببەکە دیتەوە زانیت مەسەلەکە چێتەوە ئەو نهێنیە شی دەبێت چۆن سەبەبەکە سەبەبەکە بەتەئکید پرسیارێکی زۆر جوانە طبعا زانستی فەلەک ناسیە تا 300-400 ساڵ پێش ئێستا مەمنوع بوو یعنی مەمنوع بوو تۆ بڵێ زەوی گۆیە مەمنوع تو بڵێ زەوی بە دەوری خۆی و خۆردا دەسۆڕێتەوە هەموو شتێک بە دەوری زەویدا دەخولاوە باشە چی هات گالیلیۆ و
کۆپەرنیکس و کیپلەر و ئەوانە هەموو مێزەکان تاوڵەکەیان وەرگەڕاند باش لە دوای دۆزینەوەی تەلسکۆپ هەموو بوارەکانی فەلەکناسی ئەپدەیت بووە بە یەک جاری لە ڕێگەی ڕوانگەکردنی 200 تا 300 تا 400 ساڵ هەتا ئێستا تیمێک لە خەڵکی تەنها شەو ڕۆژ خەریکی ڕوانگەکردنی بۆشایی ئاسمان بوونە ڕوانگەکردنی حرەکەی ئەستێرەکان و هەسارەکان و تەنەکانی لەوان بچووکتر و لەوەش دووتر ئاینشتاین و هابڵ وانە سەیری گالاکسیەکانیان کردێک کە چۆن حرەکە دەکەن لە ڕێگەی ئامێر بەرەبەرە ئەو ئامێرانە هێندە پێشکەوتو بوون ئێستا تەنانەت ئێمە دەتوانین هەسارەکانی دەرەوەی سیستەمی خۆریش بدۆزینەوە دەتوانین بڵێن لەسەر مەریخ چی هەیە چ مادێکی کیمیایی هەیە لە قوڵایی مەریخ ئاو هەیە یان نا کەواتە چۆن ئێمە فەلەک ناسەکان تەمان پسپۆرەکان ئەوە ئیشی پسپۆرەکانە کە یعنی لە ڕووی ئەکادیمیەوە باس بۆ بکەن ئاسترۆفیزیکسەکان ئێمە ئاسترۆفیزیکس نینە ئێمە ئارەزومەندی بواری فەلەک ناسینە بەڵام حد دەکەم هەیە دەتوانم تێدا قسەی بکەم کە تۆ ئامێرت بەکارهێنا ڕاضیات و فیزیا و کوانتم و ئەوانت بەکارهێنە دەزانی حرەکەی زەوی چەندە بە میلیمەتر دەزانی کەواتە لەسەر ئەو ئەساسە تۆ کار دەکەی بەو شێوەیە مامساژی بلاوە جماهەیەک پرسیار بیتن کونێن ڕژ چه کاریگەریان لەسەر پێکێتا گەردوونەدا هەیە کونە ڕەشەکان بلاک هۆڵز یەک لە تەنە هەرە نامۆیەکانی گەردوونە یەک لەو تەنانەیە کە شوێنێکە بە کورتی زۆر شوێنێکە لە کات و شوێنێکە لە کات و شوێن هێزی چێشکردنی هێندە بە هێزە تەنانەت تیشتی ڕووناچیش بە خێرایی 300,000 کیلۆمەتر ناتوانانی لی ڕزگار بێ ڕووناچی دەکشێنێتەوە دواوە بۆیە بە تاریکی خۆی نیشان دەدات کونە ڕەشەکان دەڵێن زۆربەی زۆری گالاکسیەکان دەبێ کونێکی ڕەش لە سنتەرەکەی هەبێ هەتا جێگیری بکات لە شوێنی خۆی و بەرەبەرە پەرە بسێنێت طبعاً لە سنتەری گالاکسی خۆشمان وحشێکی ئەژدیهایەکی زۆر گەورەیە کە بێدەنە ساجیتاریۆس ئەی کونە ڕەشەکان بەشێک لە فەلەک ناسان دەڵێن کۆتایی گردوون هەمووی دەبێتە کونێکی ڕەش و خۆی دەخواتەوە ئەوە لە هەم لە نەزەریاتی نسبی نەزەری نسبی جێکراوەتەوە و لە قورآنی پیرۆزیش ئاماژە پێدراوە کە گردوون دەگەڕێتەوە دواواتە کونە ڕەشەکان جاری وایە ئەستێرەی دروست دەکات کۆ سەرچاوی مردن و خواردنی هەموو شتێکە لە عینی کاتیش ئەستێرە شێ لە دەوراوبەری کونە ڕەشەکان ئەستێری نوێ لە دایک دەبێت سەرچاوی مردنە و سەرچاوی ژیانیشە لە هەمان کاتیشدا کونە ڕەشەکان و ئەسراری گەلێک زۆرە نهێنیەکان بەڵام سوپاس بخوا ئەوانم لێمان دوورن یعنی کونە ڕەشەکان زۆر لێمان دوورن و ئیلا زەوی و هەسارەکان و جاروێ بە ئەستێرە بە لێزمە ئەستێرەی دەخوا کونە ڕەشەکان مامۆستاژی قسەیەک هەیە زۆرێک لە دانیشتوانی ئەمریکا ژیانی ڕابۆچوونیان لەسەری جیاوازە جا حەزەکەم لە خات و دێرین بپرسم بزانم لە کامیانە تۆ پێ دوایە زەوی تەختە یان گۆیی زانیم و پرسیار با من بڵێم گۆیە هەسەکەم گۆی بێت تۆ چیاڵی مامسا 100% گۆیە گۆیەوەکو بڵێ ئاو دەخورێتەوە یان نایە ینی ئەوە بەنسبەت مەی فەلەک ناسان مستەحیلە هیچ مۆدلێکی قبول ناکات زەوی بوارەکانی ئەندازە کۆمونیکیشن هەرچی ئەتوفکرێ دەکە وەرزەکان ئەزانی وەڵی هەر بینی خۆمان بێ ئەوانش قسەی چاکیان پێ قەی ناکە بەڵام وانە دلیلی ینی لەگەڵ تا ئەڕۆن ئەتوانن ئەم وەزعەکە ئیدامەی پێیان خۆم تۆزەک سەریحتر بم دەستێکی دەیانوێت زانست خوازانش بگەوجێنن زانست خواز خەڵکی ئاسایی من کێشەم نییە خەڵک لەناو بوارەکە نیە زۆر تەبیعیە ینی باوەڕی پێ نییە دەڵێ فلاتە دەڵێ ئەوە لەبەرەوەی نەیخوێندووە زۆر تەبیعیە بەس ئەتووەرە کارەسات لەوەیە مامۆستایەکی فیزیا بێنی لە قوتابخانەیەک بی لە کۆلێژێک بی لە هەر شوێنێک بیتن لەگەڵ ڕێزم تەمان بە من دەڵێ کاک ئەژی زەوی گۆیی فلاتە باشە مامۆستای فیزیا یان تەڵەبەیەکی کۆلێژێکی زانستی یان تەڵەبەیەکی کۆلێژ هەر کۆلێژێک بی بڵێ زەوی فلاتە خلاص ینی خەڵکی ئاسایی زۆر تەبیعیە بەناوەوە برێ بەس ئەوە کارەساتە خۆی لە چلەکانەوە ئەو میتۆدە دەستی پێکرد بەڵام ئێستا زۆر بەربڵاو بوویتەوە بەداخەوە زۆر تاوان بابەتەکە زۆر زیاتر هەڵەگرێ یاسای بەرنامەکە ئێمەش هەر ئەوەنەیە کاتەکەمان بەجاف تەوەرە تەوەرەکی زۆر تایبەتە مرۆڤ گفتوگۆکردنێت گە مامۆستای تێر نابیتن بەس ئیشەڵڵا جارێکادی دەرفەتەکادی ئەم دێ بەحسی تشتێن زیاتر بکەین زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس کەوتت گەلمەدا بووی مامۆستا سەرچاوان شاکار ماوەیە کە بەحسا ڤایرۆسەکە نوتگەن دەبێژن ڤایرۆسا HMP وی یاخود ئەوەی کو خەڵک پێ دل ڤایرۆسا نوێەکەی چین
دڵە ڕاوکەیەکە زۆر یاڵا خەلکی دروست کردی و ترسەکە خستە دلێ هەمیازە بەهۆ کۆتا ڤایرۆسیا خود پەتاکە کۆڕۆنا بوو ئەو کاتیش بۆ یەکەمین جار لە چینێ هاتە بڵاو کردە بووە هۆی گیان لە دەستدانە 71 میلیۆن کەس لە هەموو جیهاندا 7.1 میلیۆن کەس لە هەموو جیهاندا هاوکارمە ئین هاوسەکە سەبارەت بە vê ڤایرۆسێ ئامادەکردی ئەم پێک ڤەبینەر بین. HMPV یاخود ڤایرۆسە نوێیەکەی چین بۆ یەکەم جار لە ساڵی 2001 لە هۆڵەندا دەستنیشانکرا و لە ڕێگەی بەرکەوتنی مرۆڤەکانەوە دەگوازرێتەوە. ڤایرۆسی HMPV دەبێتە هۆی هەوکردنی سووکی بەشی سەرەوەی کۆئەندامی هەناسەدان. نیشانەکانی ئەم ڤایرۆسە بریتین لە هەناسەی توند، ئازاری جەستە، کۆکە، تا و گیرانی لووت. هەموو کەسێک و لە هەموو تەمەنێک ئەگەری توشبوونی هەیە بەم ڤایرۆسە بەتایبەت ئەو کەسانەی بەرگری جەستەیان لاوازە. ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت بەبەستنی دەمامک لە شوێنە گشتی و قەرەباڵغەکان، ڕاگررتنی پاکوخاوێنی دەستەکان و بەکارهێنانی ڤاکسینی پەتای وەرزی بێگومان بە ئاگاداری پزیشکی پسپۆر دەتوانی خۆت لە ڤایرۆسی HMPV بپارێزیت. لە ئێستادا HMPV لە زۆربەی وڵاتانی نیوەگۆی باکوور بڵاو بۆتەوە بەتایبەت ئەو ناوچانەی کە لە وەرزی زستاندان چونکە ڤایرۆسەکان لە وەرزی سەرمادا زیاتر دەتوانن گەشە بکەن. ڕێژەی مردن بەهۆی ئەم ڤایرۆسەوە تا ئێستا لاوازە و کۆتاجار جیهان بەدەست ڤایرۆسی کۆڕۆنا یاخود کۆڤید-19 دەیناڵاند بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە 5 کانونی دووەمی 2020 تا 22 کانونی یەکەمی 2024 لە کۆی گشتی 240 وڵات 7.1 میلیۆن کەس بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە گیانیان لەدەستدا و تەنها لە عێراق 25.4 هەزار کەس بوونە قوربانی ڤایرۆسی کۆڕۆنا. دەزوەردانی بەشێک لە ئەندامانی خێزان، باوک، دایک، برا، خوشک لە کاتی بوونی کێشەی نێوان دوو هاوسەر بەداخەوە نەریتێکی باوی کۆمەڵگای کوردستانیە. مەیلداری لە کاتی دەزوەردان بۆ کچ یان کوڕ زۆر جار لە کێشەیەکی بچووک سەردەکێشێت بۆ گەورەبوون و هەندێک جاریش جیابوونەوەی لێ دەکەوێتەوە. شارەزایانی بواری خێزانیش پرسکردن یان هێنانی کەسانی پسپۆڕی خێزانی بۆ چارەسەری گرفتەکان بە ڕێگایەکی دروست دەزانن نەک ئەوەی کە کەسێک لە دەرەوەی خێزانەکەی خۆیان ماڵەکەی خۆیان تەداخل بکات و ئیشەکان تێکبالیان. زیندومانەوەی کۆمەڵگا بەندە لەسەر هاوسەرگیری و خستنەوەی وەچا. لە کۆمەڵگەی کوردستانی نەرید ڕۆڵی کاریگەر دەبینێت و بەم هۆیەش زۆر جار لە بچووکترین کێشەی نێوان هاوسەراندا ئەندامانی خێزان لە دایک و باوک و برا و خوشک دەسوەردان دەکەن. ئەمە نەریتێکی باوە. ئەو هاوسەرگیریانەی کە پێشتر کراینە لە ژێر چاودێری و ڕۆلی داک و باو هەبووە چەند نمونەیەکی جوانمان لە کۆمەلگای هەیە و بەرهەمی جوانیشان هەبووە. ئێستا دەبینین زۆربەی هاوسەرگیرانی کە بە ئارەزومەندانە دەکرێت دەبینین زۆر کێشە و گرفت دروست بووە. کێشە و گرفتەکان ینی کۆمەلگا پڕە لە کێشە و گرفتی دەرونی کۆمەڵایەتی. دەسوەردانی ئەندامانی خێزان لە کێشەکانی نێوان هاوسەران ڕای جیاوازی لەسرە، بەڵام توێژینەوە زانستیەکان دیدگای دیکە دەخەنە ڕوو. لە کوردواری خۆشمانە هیچ کەسێک لە بینی ژنومێر تێناگە، لە بینی هاوسەران تێناگە. خۆر ئەوەشی هەر دروستە، هیچ کەسێک ناتوان لە بینی هاوسەران تێ بگەین. ئەوان تەنیا خۆیان ئەتوان لە خۆیان تێ بگەن. دائیمەن گەورەکانمان لە کۆنەوە ئەوان پێوتونە کە ئەبێ ژنومێر لە نێوان خۆیان کێشەی خۆیان چارەسەر بکەن، کێشەکانی خۆیان نەبەنە دەرەوە، کە ئەم قسەیەکی کوردەواری کۆنی بەڵام نەستەقا دروستن وایە. لەبەرەوەی هاتنی کەسی سێم لە بۆ ناو ئۆپرۆسەیە بەتایبەت لە ئەندامانی خێزانەکەت کێشەکان قوڵترەکەنەوە، گرفتەکان تونترە بن، ناتوان بە ئاقاری چارەسەر بن. وەک باسم کرد لەبەر ئەوەی مەسایل عاتیفە دێتە ناو بابەتە، لایەنگری دێتە ناو بابەتە. دەسوەردان لە کاروباری نێوان هاوسەران لەلایەن کەسە نزیکەکان بێ مەیلداری سەلمێنراوە دەسوەردانێکی تەندروستە. بە پێچەوانەشەوە ئاریشەیەکی بچووک قوڵ دەبێتەوە و هەندێک جار دەگاتە جیابوونەوەی هاوسەران. تەیفر محەممەد کوردستان 24 ئیدارەی سەربەخۆی سۆران.
بەلێ بینەران ئەم دێ زێدەتر لە سەروی تەوەری ڕاوستین و بەحسا هەندێکین کاریگەریەن دەستێوەردانن خێزانی چیا بێ مەبەستێژی مە میێڤانداریە مامستا ڕێبین کاکەکەم مامستای زانکۆە کۆمەڵناسی کردە مامستا تو گەلک خێراتی مامستا دەم دەست پێکێ بزانین دەستێوەردانە خێزانی چییە چۆنە بەڵە دەستان خۆش بێ دەستێوەردان بخۆی بە مانای بە واتە پرۆسەیەکی کۆمەڵاتیە چوە کاتێکە لەناو خێزانەدا دایک و باو و خوشک و برا یاخود هاوسەران باتا کەس یەکەم و دووهەمەکانی ناو خێزاندا بەشداری لە پرۆسەی دەکەن کە دەستخستنەوە کاروباری یەکترە لە ژیانی ڕۆژانەدا بۆیە پرۆسەیەکی بە کۆمەڵاتیە بۆیە زۆرزە ئەم پرۆسە کۆمەڵاتیە لە پشتەوە هۆکارێکی دەرونی یاخود کێشەیەکی دەرونی هەیە یاخود گرفتێکی دەرونیە کەوا لە تاک یاخود لە ئەندامانی خێزان لە دایک و باوک لە هاوسەران دەکا بەشداری بکەن لە دەستێوەردانی یەکتر جادوو زۆر بەشداریکردنمان هەیە بە شێوە لە دەستێوەردان واتە جۆرێکیان ئەرێنیە جۆرێکیان نەرێنیە باش مامۆستا چۆن بتوانین سنوورێک بۆ بەرامبارەکەمان دابنین کە هێندە تەداخلی ژیانمان نەکە بەس کێشەکە لەوەیە هەندێک جار بۆ نمونە دایکە باوکە برایە یعنی پیاو نازانێت چۆن تەعامل لەگەڵ وەزعیا بکە طبعا تەداخلەکەی ئەوان بە نەرێنی یعنی بەلایەنی خراپە باسەکەم نەک ئامۆژگاری و ئەوانە ئەم تەداخلکردنەی کە بۆ ناو هاوسەران یاخود لەناو ئەندامانی خێزان تە ئاراوە زۆر جار کە سەیری بابەتەکانکەین بۆ منە کەست بینیوە ڕاوچی بێ و بچێ شێر یاخود پڵنگ ڕاو بکات نەخێر بێگومان دەچێ ئەو شتانە ڕاودەکە کە فەقیر ناخود سادەن بۆ لە ژانی ڕۆژانی ئێمەشدا ئەو کەسانێک کە سادەن کە زۆر لێبوردن بڵینها لە بە شێوێزێکی وا خوان دەرخەن کە نەرمونیانن زیاتر ئەوانەت لەناو خێزانەکاندا دەست لە کاروبارەکانە وەردرێت بۆ مثالمە لە ماڵی خۆماندا لەخوا بەزیاد بێ دەبراین تەنها دوای نەژدان نێناوە ئەوان هەموو ژی نەهێناوە بەس کە سەیری دەستێوەردانی ئەندامانی خێزانێکی خۆمانکەین لەلاەن دایک و باوکمانە لە ناخۆشک و براکامە ئەو برانە من کە فەقیرترن لە ئەوان تر ئەوانەی کە هار و هاز و بڵین هێزی بەرەنگار بوونەوە و یاخود بڵین تۆزێک بە شێوازێک ڕەفتار دەکەن کەمتر تەداخل لەوان تر دەکەن واتە تەداخل لەوانە دەکەن کە زیاتر نەرمونیانن لێبوردن یاخود سادەن لەگەڵ ڕێزمدا سادەی بۆمانە ناکبین کە مژەن یاخود بە شێوازێک لی بڕوانی کە بڵێ وەڵا ئەوە توانێت بەرەنگابوونی و ژانی خۆی نیە و ناتوانێت ئیشوکارەکانی خۆی بەڕێوە بێت بەڵکو لە دەرەنجامی ئەوەیە کە کارێک یاخود ڕەفتارێک یاخود هەڵسوکەوتێکی ئەو کەسان بەدڵە لە ماڵەکەماندا یاخود لەلان دایک و باوکمەوە بۆیە دەست دەخەن ناو کاروبارەکانی ژیانێنە بەڵام بە شێوازە نەرینەکەی ئەوەیە کە تۆ ژیانێکی خۆش دێ و هیچ کێشە و کەموکڕێتن لە ڕووی داراییەوە لە ڕووی ئابوووریەوە بەڵام لە هەمان کادا دایک یاخود باوک یا خۆشێک یا برا یا براژنێک لە ماڵەوەدا ئێستا بۆ من لەناو بووک و خەسوو لە نێوان براژنەکاندا لە نێوان بڵین براژن و دشەکاندا بەردەوام کێشە هەیە بەردەوام دەستخستنە و کاربارێکترەیە لە جلوبەرێک لە نان خواردن لە شێوای سەفەرکردن ئێستا دیوێکی تریشێ پەیدا بڵین ئەمەی تۆی کۆمەڵاتی کە دەڵێ بۆ لە فەیسبوک ئەمە بڵاو کردەوە بۆ لە سناپ ئەوە ناردەوە ستیکەنارە بۆ چویە فلاشن بڵاوی ماوساکەواتە چۆن سنوورێک دابنێ بەڵێ جاما باسی ئەوم کە شێوازەکەی کە بەو شێوازە دەستێوەردان هەیە سنوورەکە پێویستە ڕاستی پێویستە لە هەموو خێزانێکدا ئەنی دایک و باوک بەو پڕی بەرپسیارەتەوە بەو پڕی لێبردە و سینە فراوانیەوە ئەگەیان لە ڕۆڵەکانیان بێت ژیانی ئەوان ژیانێکی تایبەتە ناکرێت خاتونێک لە ئاسێکی بەرزی ڕۆشنبیریدا یاخود لە خێزانێکی زۆر کراوە مۆدێرندا هاتە ناو خێزانێکی داخراوە دایک و باوک یاخود هاوسەران بیانوێ هەموو شتەکان بەدڵ یەکتر بن بۆیە پێویستە لە کاتی دانانی سنوورەکان بەر لەوەی کە دەستێوەردانەکە هەبێت پێویستە پرۆسێکەیە خوێندنەوەی بابەتەکە واتە کردنەوەی ئەپلیکیشنەکانی ئەو جۆرە کێشانێک ئەوان بەلانەوە کێشەیە دانە دەست بەخستە ناوی بۆیە کاتێک کە زۆری کێشەکانە دیاری کرد کە تۆ دەستکاریکەی ئەو کاتە شێوازی بەشداریکردنەکە گۆڕانکاری بەسەلەوەی کە ڕاستەخۆ تۆ بچی بی ئەوەی بزانی کێشەکە چیە بێ و بزانی چۆن مامەڵگەڵ تێداکەن تۆ بێت تداخل لە ژانی ئەواندا بکەیت و بتانی نەتوانی کە ژیانم باشتر بکەی بتوێ ژیانە خراپتر بکەی هاوسەران تووشی کێشە بکەی زۆر زارەمەی کە باست کرد ئەم جۆرە دەستێوەردانە لەناو خێزاندا دەبێتە هەڵۆشانەوە دەبێتە ڕەفتاری دوژمن کارێنە لەوانەیە خێزان هاوسەران ڕەفتارێک ئەنجام بدەن کە لەگەڵ دایک و باوکیان بۆ ماوەیەکی زۆر یاخود بۆ چەند ساڵێک هەر پەیوەندیشان لەمێنێت باشە مامۆستا تا چەند گرینگە
خێزان بگەیتە وێ قەناعەتێ دوو هاوسەر و نابیت کەس تەداخڵە ژیانەوان بکەتن و زۆر جار ئەم تبینین و gelek کێشە دروست دەبن هەردەم بە ئەرێنی تشتکێتەوە ینی گرنگە چەند گرنگە ئەو هۆسا تێبگەن و نابیت کێشێن وان لە پشت دەرکا ماڵەوان بچنە دەری و ئەو بخۆ چارەسەرێ بدۆستنەوە زۆر گرنگە بەڕاستی هاوسەران لە ئاستێکی بەرزی هۆشیاری دابن واتە کاتێک کێشەیەک لە نێوان هاوسەراندا هەیە یاخود کەم و کوڕێکەیە پێویستە بخوان چارەسەریکن و پێویستە ئەندامانی خێزانەکان درکی پێ نەکەن یاخود هەستی پێ نەکەن یاخود بەشداریان پێ نەکەن لەوەی کە ئەم کێشان یاخود ئەم کەلێنە یا ئەم درزان هەیە لە نێوان خواندا و ئەوەی کە زۆر مەترسیدارە کاتێک کە لە بازنەی خێزان دەرچوو ئەم شێوازی پرس و وەرگرتنی ڕاو بۆ چوون و بەشداری پێکردنی کەسانی دەرەوەی خێزان بۆ ناو پرۆسەی هاوسەرگیری و بۆ ناو چۆناتی ژیان لە ناو هاوسەراندا ئەمە کێشەکە قوڵتر دەکەم و چەندین لێککەوتی تر بەڵێ کارەساتە بە دوای خۆیدا دێنێت لەبەرەوەی ئەگەر ئێستا بین سەیری زۆربەی ئەو خێزانە کە کێشان هەیە زۆربەی ئەو خێزانەن کە ئەو هاوسەران کە کەسانی سێهەم و چوارەم هاتووە ناو کێشەکانیانەوە بۆیە پێویستە هاوسەران هەر چەندی پێیان دەکەێت نێڵن کێشەکانیان تەنات ئەندامانی خێزان کەشان پێ بزانن و پێویستە لە نێوان هاوسەراندا ئەگەر کێشێک ئەگەر کەم و کوڕەکە بێ تەنات منداڵەکانی خۆشان هەستی پێ نەکەن درکی پێ نەکەن نەکجا کەسانی دوهەمی خێزانەکە و کەسانی دەروی خێزانەکان باش مامۆستا ئەندێ جارێ ژنومێر تووشی کێشە و مەشاکی لە بن بەڕاستی کەسیان بۆیان چارەسەر ناکرێت ئەی لەو حاڵەتەیە ئەیانەوێت کەسێک بێت ئاوێ بکا بۆ ئاگرەیە ئەو کەسەشی کێ ئاوە کاکا بە ئاگرەکە ئاوی پێ نیە بەنزینی پێ ئەی لەو حاڵەتەیە چی بکەن بەداخەوە کەسانێک کە کاتێدانێت چارەسەری کێشێکی خێزان یاخود کێشێکی دوو هاوسەر بکەن کە پرسیان پێکردو کە ڕاوبۆچی ناویتە پێویستە لە ئاستی لەو پەڕی ئاسی بەرپرسیارەتیدا بواتە کەسێکی بابەتی بواتە کەسێک بێ بەڕاستی درک بەوەی بکە کە ڕێزان لەو گرتووە ئەویان بە کەسێک زانیوە کە شیای ئەو بێ چارەسەری کێشەکە بەڵام بەداخەوە زۆر جاران هاوسەران یاخود خێزانەکان پەنا بۆ کەسە دەبن کەسەکە بخۆی لە ڕووی دەرونیوە تاوانە کەسەکە بخۆی کەسێکی سادیزمەواتە چێژ لە ئازاردانی کەسانی تر وەردەگرێت وەجگە لەوێش کە جاری وایە کە بڵین ئەم کەسە بۆی کەسێکی بە کۆمەڵاتیە کەسێکی دیارە لە ناو خێزاندا بۆیە پرسی پێ دەکەن بەڵام کەس دەوێت هێز و بازووی خۆی بستەپێنێ بەلانی خانمەکەدا خۆی یاخود بەلانی پیاوەکەدا یاخود بڕیاری خۆی بستەپێنێ بەسەر هەرویکاندا ئەمە وا دەکات زیاتر لە باتی ئاوەکە بنزین بک بەسەر بەناو ئاگرەکەدا ئەمە کێشەکە زیاتر قوڵ دەکات بۆیە پێویستە کەسانی کە هاوسەران یاخود خێزانەکان هەڵدەبژێنن بۆ ئەوەی کە بەشداریان پێ بکەن لە چارەسەکەنی کێشەکان کەسانی بابەتی بن کەسانێک بن لە ئاستی هۆشاری بەرزدا بن واتە کەسانێکی نەخۆشی کەسانێکی نەخۆش نەبن لە ڕووی دەرونیوە لە ڕووی کۆمەڵاتیەوە باشە مامۆستا بژل و هەندێک و خێزانێکی کێشە هەبن زیاتر ئەڤەت ناف ئافرەتان جایا باوە ئەگەر زەڵامەوێ پەرداغێکە ئاوێ بە خۆ دەبێتە دایکە خۆ پەرداغێکە ئاوێ بەخەر ئەم هۆ چوین ئەم هۆ هاتین مەهۆ کرد ئەڤەت تا چەندە ڕاستە و پێچەوانەشوە زەڵامیشێت هەیتوانە خۆی ئەم شێوازی کە بڵین باس لەوە دەکەیت کە دەڵی چۆن ئاو دەخۆیت و چۆن پرس دەکەیت و چۆن ڕاوەردەگەیت و یان پێویستە کە من کارێکم ئەنجام دەدایکم بزانێ خوشکم بزانیا هاوسەرەکەم بە هەمان شێواز کە دەیەوێت ڕفتارێک ئەنجام بدا یاخود گەشتێک بکە یا شتێک بکڕێ بێەوە پیشانی ئەواندا وە زۆر جار شتێکی تریشمان هەیە لە ناو خێزانەکاندا بۆ منە خێزانی من پۆشاکێکی کڕیوە دەچێت ستریکی پێ دەکات نێرە بە خوشکەی من یان دەینێرە بۆ کەسێک دەڵە بینێرە بۆ دشەکەم بۆی بزانە منجلێکی جوانم بۆ کڕیوە یا کاتێک یان کاتێک من گرنگی بۆ دەڵە بۆی بزانێ براکە گرنگی بە من دەراوە منی خۆش دێ و منی لە هەموو شتێکە و جگە لە من هەست بە کەستر ناکە ئەمە دێت دیتان دێوێت ئەندامانی خێزانەکەی من یا خوشکی من یان براژنەکەی تری من بوروژێنێ یان براژنەکەی تر براژنەکەی بە هەماش یا خوشکیم بە هەماشەوە یا خوشکێکی خێزانم ڕەنگە زۆردا خێزانی من بەو شێوازە ڕاستۆ خۆیان کارێک ئەنجام نەدا کە بیە خوشکی من یا براژنەکەم بوروژێن یا دایکم دێ لە ڕێی خوشی خۆیان لە ڕێی کەسێکی ترەوە کە لەگە ئەوان تێکەڵا جەمامسا ناوە کەسانە چ ناوێک بۆ تێتە دانان چۆن پێڵێن ئەو نوعکەس ئەم جۆرە کەسان و کەسانن کە بەڕاستی دانەوێت بۆ خۆیان وا بکەن کەسانی دەوروبەریان دەست بخەنە ناو کاروبارەکانی ژانی ڕۆژانانەوە دەنا بۆ منە خۆڕاستە سۆسیال میدیا پێویستە تۆ سۆسیال میدیا بۆچی دانراوە فەیسبوک و ئەو شتانە بۆیە کە تۆ کار و چالەکانی ڕۆژانەی خۆت بڵاوکەیتەوە بۆی خەبزان تۆ چی دەکەی واتە کاتێک کە تۆ لە سۆسیال میدیا بە شێوازێکی بابەتیانە ڕۆڵ و چالەکانی ڕۆژانەی خۆت تێدا بڵاو دەکەیتەوە بۆی خەڵک بینێ بۆی ئەو کەسانی کە هاوڕەتن یاخود کە بڵین هاوڕەشنی لێ ناو ماڵەکەی تۆوە کۆمنت دەکەن لای دەکەن سەرنجی خۆیان دەنووسن ئەمە بۆ خۆت وا دەکەی کە تۆ ئەوانە شتەکانی تۆ ببینن ڕاستەوە خۆ بۆ خۆت بەرپرسیالی بەڵام ئەمە دیوەکەی ترێتی دیوە شاراوەکەی ترێتی کە ئەم هاوسەر یاخود ئەو خانمان
دێ بە شێوازێک بەشداری کەسانێک لە ژیانی خۆی یان دەستوەراتە ژیانی خۆی پێ بکە کە بە شێوازێکی ناڕاستە خۆیان کوڕە خۆی سەری بۆ بەز مەخورێ بەزەبەت ئەمێ جا ئەم کەسانم بەڕاستی کە بخوان کەسانی ماشۆزین واتە دانەوێ بخوان ئازار بخوا دروستکەن واتە بخوان کەسانێک بەرامبەر خۆیان دروست بکەن کە ئەوان چێژ لە ئازارەکان ئەوە بگرن واتە پێچوانەی سادیزم باشە مامۆسا بۆچی تەداخل دەکات یعنی هۆکارەکەی چییە؟ یعنی تۆ خۆت ژیانی خۆتەیە ئێستا هەمانە بۆ نمونە چاوی لە سیارەی خەڵکە چاوی لە مۆبایلی خەڵکە چاوی لە سەفەر و سیاحەتی خەڵکە چاوی لە ماڵ و مڵکی خەڵکە چییە ینی ئەو حاڵەتە باشە تۆ بڵی گرێکی دەرونی نەبێ ئەمە جەوهری بابەتەکەیە جەوهری بابەتەکە ئەمەیەکە زۆر ئەم کەسە یەکەم ڕەنگە هەز بە کەمیکە بۆ منە پیوە بانەمونونەکان بەسەر خۆمان بە خێزانەکانی خۆمان بێ نەکوچینە سەر خەڵکی تر بۆ منە خێزانی من خوێندنی تاوا کردووە بەڵام خوشکەی من خوێنی تاوا نەکردووە ئەم خوشکەی من ئەمەی کە تۆ باسی گرەیەکی دەرونی واتە گری ئۆریس هەستکردن بە کەمی هەیە دەیەوێت خێزانەکەی بشکێنێتەوە تەداخل لە ژیانی بکە ژیانی ئاڵۆز بکە ژیانی بشوێنێ بۆ چونکە ئەو هاوسەری خۆی هەیە ئەم بڕوانامەی خۆی هەیە ئەم کاری تایبەتی خۆی هەیە ئەم لە ماڵەوە زیاد گرنگی پێدا ئەمیش لەگەڵ ڕێزم بۆ خوشکانی خۆم هەست بەو گرێ دەرونێک کە ئەم نەگەوێت بۆ قۆناغانە واتە ئەمە هەستکردنە بەکەمی ئەم گرێ دەرونی کە تۆ باسی دەکەی و دیوێکی تریش بۆ منە خێزانەکەی من لەگەڵ براژنەکەمدا براژنەکەم موبایلێکی ئایفۆن 4 پێیە بەڵام خێزانەکەم موبایلێکی گالاکسی کۆنی پێیە واتە دیسان لە ڕووی حەسوودیەوە کە ئەم موبایلەکەی باش یاخود ئەم موبایلێکی خراپە دێت بەشداری پێکردن لە یەکتری دەکەن واتە دەستێوەدان لە یەکی واتە لە ڕووی حەسوودیەوە هەستکردن بەکەمی و جاری واشە بەڕاستی کەساتێکە بخۆی کەساتێکی لاوازە هەر بخۆی لە ڕووی دەرونی کەساتێکی تێشکاوە کەساتێکی لاوازە هەستی بەرپسیارەتی زۆر کەمە یعنی توانێت ڕوبەربوونی کێشەکانی ڕۆژانەی توانێت ڕوبەربوونی چارەسەکردنی کێشەکانی خۆی ئەمە شوا دەکەکەوە بەڕاستی بۆ خۆی هەوڵ بدات دەست لە کاروباری خەڵک لە بەردا هەوڵ بدا خەڵک کە بێنتە ناو کێشە و ژیانی تایبەتی خۆیەوە باشە مامۆستا تا چەند گرینگە ئەم بۆ خێزانێ بێژین و ئەگەر هەوە هەر کێشەک هەبیتن بلا کەسین دوێ نەزانن چارەسەر ئەوە کو سەردانا مامۆساین دەرونی مامۆساین کۆمەڵناس و تایبەت کەسێک کو شارەزابیت لە بارەی لە حەلکردنا کێشەدا سەردانن وان کەسا بکەن کوڕێکا ڕاست نیشاتەدە نەکوەکی شاکارە ئاماژە پێدا زیاتر ئاگرەکەی خۆشکەتن ڕاستە بۆ منێسەمە ئەم پەرداخەمان لە بەردەمدا ئەگەر شتێک بخێنە سەری نازانین ناو پەرداخە چترە ئاوا قاوەیە نسکافەیە شەربەتە چیە بەڵام کاتێک کە سەری پەرداخە بەتاڵ بوو مازانین کە ئاوی داوە بۆیە پێویستە خێزانەکان هاوسەران لە چارەسەکردنی کێشەکانە بەو شوازە بیکەنەوە واتە داخراو بن کەس بەریهینەکانیشیان نەزانێت کاتێک کە کەسانی دووهەم و سێم و چوارەم هاتە ناو بازنەی چارەسەکردنی کێشەکان کێشەکە ئاڵۆسەرکە بۆیە زۆر گرنگە هاوسەران یاخود ئەندامانی خێزان زۆر بە شێوازێکی جوان و ڕێک و پێک بیر لە چۆناتی ژیانی خۆیان بکەنەوە ئایا جۆری ئەم خێزانە چۆنە و جۆری پەیوەندیەکانیان چۆنە و بە شێوازی ئەبرین پەیداکردنی بارودۆخی دارایی ئابوووریان چۆنە یاخود لاوازی بارودۆخی دارایان چۆنە یاخود ئەو کێشانێک کە لەنێواندا هەیە چۆنە و ئایا کێن ئەو کەسانێک کە پەنایان بۆ دەبن و باشترین بژاردە ئەوەیە کە بەڕاستی کەسانی تر بەشداری پێ نەکەن لە چارەسەکردنی کێشەکانەدا مامۆستا زۆر سپاس کە ئەمڕۆ میێوانی بەیانی 24 بووی سپاس بۆ ئامۆژگاریەتە زۆر سپاس بۆ دەستان خۆش بێ سپاس ئەمەی کە دەیبینن دیمەنی ڕاستەوخۆی ئاگرەکەی ئەمریکایە کە 4 ڕۆژە بەردەوامە زیانی ئاگرەکەی ویلایەتی لۆس ئانجلۆس بە 150 ملیار دلار دەخەمڵێنرێت و لە 5 لاوە شارەکەی وێران کردووە ڕوبەری 145 کیلۆمەتری سووتاندووە جاروەکو وتم لە 5 شوێنی جیاواز لە لۆس ئانجلۆس ئاگر کەوتۆتەوە گەورەترینیان ئاگرەکەی پالیسا دسە جا ئەو شارۆچکەیە پڕیەتی لە خەڵکی ملیاردێر و کەسانی بەناوبانک بە گوێرەی راپۆرتی پزیشکی دادی ویلایەتی لۆس ئانجلۆس تا ئێستا 10 کەس مردووە و 180,000 کەسی دیکەش ئاوارە بوون. بەێ بینەران ئەڤە گشت بڕگە و بابەتێن ئەڤڕۆیە بەیانی 24 بوون هیویدارم جیە ڕازامەندیا هەملایەکی بین هیویدارین میێوانên ئێسێک سوک بین لە ماڵێن هەوە هەتا سباهی و چەندین بڕگە و بابەتێندی خودەیاوەر و پشتیوان بێت. سپاس بۆ ئێوە سپاس بۆی کە بینەری ئێمە بوون
ساغ و سەلامەت بن و لە خۆشییا بن.